فیلمی ئالوودە بە خۆشحاڵیەوە لە بەرەمێنانی دەستگای میدیای کورسات و کۆمپانیای گلۆبا کە تاوەکو ئێستا توانیوێتی بینەرێکی زۆر باش بۆ خۆی کۆ بکاتەوە. دیارە فیلمەکە لە سیناریۆ و دەرهێنانی بەڕێز سیروان محەممەدە و کۆمەڵێک لە ئەکتەرە هەرە دیارەکانی کورد لە نێو ئەم فیلمەیە بەشدارن. فیلمەکە تەنها لە شاری سلێمانی لە نمایشانە، بەڵکو لە بەشێک لە شار و شاروچکەکانی هەرێمی کوردستانە هەوڵ ئەدرێت کە ئەم فیلمە بۆ بینەرانی نمایش بکرێت. بە خۆشحاڵیەوەم فیلمە بە بەردەوامی لەسەر شاشەی سینەماکانی شاری هەولێریش لە نمایشایە و پێشوازێکی زۆر باشی لێکراوە. پێش دەستپێکی نمایشکردنی فیلمی سینەمای ئالوودێ لە سینەمای ئێمپایری شاری هەولێر هەمووان لە بەردەم هۆڵی سینەمادان چاوەڕوانی کاتی دەستپێکردنی نمایشکردنی فیلمەکەن. ئەکتەران لەبارەی ڕۆڵبینینیان لە فیلمەکە بۆ کورسات دوان و وتیان هەوڵمانداوە بە باشترین شێوە ئەو ڕۆڵی پێماندرا بوو بەرجەسەی بکەین، بەدەمەوە هاتنی بینەرانیش هانمان دەدات بۆ پێشکەشکردنی بەرهەمی جوانتر. وڵی خۆشحاڵانە ئێمە ناتوانین خۆمان قسە بکەین لەسەرەوەی ڕۆڵەکانمان چۆنەیە چۆن نییە، بەڵام ئەوە بەڕێز ئاگاداریت کە نزیکەی 8 ڕۆژ 9 ڕۆژە فیلمەکە دەستی کردو بە نمایش لە هەموو کوردستان. ئەوەی من ئاگادار بم ڕۆژ لە دوای ڕۆژ بینەر زۆرتر ئەچێ بۆ هۆڵەکان و ڕۆژ لە دوای ڕۆژ دەما و دەمەجێڕێتەوە بۆ ئەوی ترکە بڕە و فیلمە بینە بڕە و فیلمە بینامەش جێگەی خۆشحاڵیمە زۆر ئەگەر بینەر نەبێت ئەگەر ئەو پەیوەندی بینی بینەر و بینی با بڵێن فیلمساز شانۆکار ئەوانە نەبێت ئیش بۆ چیەکەین ئێمە تەمان تەجیامانەکە زۆر. دوای زیاتر لە 2 سەعات سیرکردنی فیلمی ئالوودە ئامادەبووان هاتنە دەرەوە. دەستخۆشیان لە دەرهێنەران و ئەکتەرانی فیلمەکە کرد و ئاماژەیان بەوەدا لە ئاستی چاوەڕوانیەکانیاندا بووە. من لە دەستپێکە دەستخۆشی لە هەمویانەکەم بەشێکی زۆری ئەم ئازیزانە هاوڕێ منن، هەمویان لە بواری سینەمایە مێژوویەکیان هەیە. من وەکو بینەرێکی پسپۆری سینەما نیم، بەڵام حەزم لە سینەمایە بەعام بە پۆپکۆرنەکەمەوە سەیری ئەم فیلمەم کرد. هەنگاوێکی ژانرێکی تازە بوو لە ناو سینەمای کوردی، چونکە ئێمە 20 ساڵ لەمەوبەر ئەگەر 25 ساڵ 30 ساڵ یا زۆرتر لەمەوبەر سینەمای کوردی ژانرێکی تری هەبوو، بەڵام ئێستا ئەبینین مەسائلی کۆمەڵایەتی چوتە قۆناقێکی کە دەستیان خۆش بێ لە بواری تەکنیک. من خۆم وەکو ئینگلیز دەڵێ ئنجۆیم کرد هەر هەبن و ئەمە پیشان ئەیە کە ئێمە سینەماکارەکانمان خەلاقیەتیان هەیە لە کارکردنە لەش ساقییان بۆ ئەخوازم و بینەرمانش بلیت بکڕێ و بێت سینەما ببینێت. بێگومان پێشبینیم دەکرد کە فیلمێکی ئاوا جوان بێت، کاستێکی باش لەو فیلمە بوون، ئەکتەرەکان ئەکتەری بە ئەزمونن بەتایبەت لە کوردستان، لەبەرەوە چاوەڕێم دەکرد کە فیلمێکی ئاوا باش بێت. پێشنیارێکم خەڵک بێن بیبین بەڕاستی، چونکە دەقەکە و زۆری تەمسیل هەتا ئیخراجیش یعنی شتی زۆر جوانی تێدا بوو، بە دەرنەبوو لە کەم و کوڕی لە هەندێ شوێنە ڕەنگە وەکو بینەرێک سەرنجم هەبێت لەسەرەوە، بەڵام من ڕەخنەگرنیم لەسەر سینەماوەوە، بەڵام بەگشتی فیلمێکی باش بوو و هیوادارم خەڵک بێن بیبینن. زۆر باش بوو و چاوەڕێی شتی زۆر باشم ئەکرد، چونکە ئەکتەرەکان یعنی ئەکتەری زۆر بەتوانانە و چاوەڕێی ئەوەمە کرد کە زۆر باش بێ. دەستخۆشی لە هەموو ئەکتەران دەکەین، دەستخۆشی دەکەم لەوەی کەوا ئەو بابەتە گرنگەیان دیاری کردووە لەسەر ئەو بابەتەی کە ئێستا لە ناو کۆمەلگای ما و هەموو دەتوانم بڕێم هەموو جیهان
بەڕاستی جێگای ئەوە بووکەوە ئەو چاوەڕوانیە جێی خۆی بوو بەڕاستی زۆر 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 تاواکەری ژیانی ئێستا بوو دەست و چاویان خۆش بێ و زۆر بەخێر بن. فیلمی سینەمای ئالوودە لە شاری هەولێر زیاتر لە 7 ڕۆژە لە 4 کاتی جیاواز نمایش دەکرێت. تاوەکو ئێستاش زیاتر لە 10,000 هاوڵاتی لە هەرێمی کوردستان بۆ بینینی فیلمەکە سەردانی سینەمەکانیان کردووە.